لە بیرەوەری 25 ساڵەی ڕاپەڕینی شاری ڕانێدا کە دەواازەی ڕاپەڕین و بەگژاچنەوەی گەورەترین دیکتاتۆر بوو، مەراسیمێک بەڕێوە چوو کە تیایدا تاجەگۆڵینا وەگڕێز و وەفا بۆ گیانی شەهیدان دانرا. دواتر لە وتاری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕیندا ئەوە هاتبوو کە دەستکەوتەکانی ڕاپەڕین بەرهەمی خوێنی شەهیدان و پێشمەرگەیە و پاراستنیشی بە ئەرکی هەمووان زانرا. ئێمە لە کاتێکدا یادی یۆبیلی زیوینی ڕاپەڕین دەکەینەوە کە کوردستان و گەلەکەمان ڕوبەڕووی شاڵاوی درڕندەترین ڕێکخراوی تیرۆریستی جیهانی بووەتەوە و سەدان ڕۆڵی تێکۆشەری گەلەکەمان لەم بەرگریە قارەمانانەدا گیانیان بەخشیوە و بڕێکی زۆریش لە داهاتی هەرم بۆ ئەو بەرگریە پیرۆزە خەرز دەکرێت کە بێگومان کاریگەری بەسەر بودجەی هەرێمەوە هەیە و شانبەشانی هۆکارگەلێکی دی هەرێمی کوردستانیان تووشی قەیرانێکی دارایی قوڵ کردووە کە دیارە ئەم دۆخە ناڕەزایەتی و بێزاری زۆری لای فەرمانبەران و خەڵک دروست کردووە. ئێمە لە کاتێکدا لە ئازارەکانی خەڵکی ناڕازی تێدەگەین و لەگەڵ هەموو داواڕەواکانیان و مافە دیموکراتیەکانیان داین، داوایان لێ دەکەین کە ئارام بن و دان بە خۆیان دابگرن، چونکە ئەم دۆخەش تێدەپەڕێ و هەرێمی کوردستان دەگەڕێتەوە دۆخی جارانی کە ئومێد دەکەم ببێتە پندوانە هەم بۆ حکومەتی هەرێم و هەم بۆ خەڵکی کوردستان. ساوزکردنی ڕانیا لە یادی ڕاپەڕینی ئەو شارەدا دیارێک بوو کە بەخشرای ئەو شارە و لە هەڵمەتێکدا بە سەدان نەمام ڕوێندران کە ڕواندنی نەمامیش بەو مانایەی کە 25 ساڵ لەمەوبەر لە ڕانیەوە ژیان بۆ کوردستان گەڕایەوە و ڕاپەڕین جۆشیدا. ئەمڕۆ ئەم یادە بە بەرز و پیرۆز ڕاگیرا. دیارە سەرۆکاتی شارەوانی ڕانیا بۆ ڕێزگرتن لەم ڕۆژە پیرۆزە هەسا بە هەڵمەتێکی سەوزکردن لە شەقامی سیمەتری ناوچەی پیشەسازی و چەند گەڕەکێکی تر و چەند شەقامێکی تر بەمەبەستی زیاتر ڕێزگرتن لەم ڕۆژە ئەم هەڵمەتە بەشی باخچەکان ئەنجامیان داوە کە بریتیە لە چاندنی 12,000 جۆری دەدۆنیا و 200 نەمام و 2500 شتڵی جۆرا جۆر دیارە ئەم هەڵمەتە تەنها لە ڕۆژی پێنجی سێ نابێت، لە ڕۆژانی داهاتوش بەردەوام دەبێت. بۆیە ئێمە بە پەسەندمان زانیوە کە بۆ زیاتر ڕێزگرتن لە ئەم ڕۆژە ئەم هەڵمەتە زیاتر دەست پێ بکەین بۆ ئەوەی کە نمونەی شارێکی زیندوو لە سەوزایی پێشکەش بە خەڵکی ڕانیە خۆشەویست. لە بیرەوەری 25 ساڵەی ڕاپەڕینی ڕانێدا هاوڵاتیان و دانیشتوانی ئەو شارە شانازی بە ڕانیەوە دەکەن کە بووە سەرچاوەی جۆش و خۆشی هاوڵاتیانی کوردستان و دوای ڕانیا شارەکانی تری کوردستان لە دژی دیکتاتۆرترین دەسەڵات ڕاپەڕین کاویش حیزبی بەعز بوو.